دەم باش تەماشاوانی نجاح سەر و کۆماری کورد لە ئەمبەر قۆناغا نهایە عێراقدا جارێکەدن کەسێکدن یەکێش کەساتیان کوردان بوو سەر و کۆماری عێراقی ئیرۆ دە پەرلەمانی عێراقدا لە گورت تەوافق لایەنی سیاسیین کوردان دکتۆر فاتم مەحسووم بۆ سەر و کۆماری عێراقی هاتە هەڵبژارتن کۆ بێگومان وەجبە ئەنکۆ دخۆڵە یەکەمی هەڵبژارتنا منافسەبوونی کەسێکشوان نەکاری دەنگێ پێ ببینە لێ دە ئەنجامدا دوام جار فات مەحسووم کاری 211 دەنگان بدەست بخۆ ببیتە هەشتەمین سەر و کۆماری عێراقی واتە دووەمین سەر و کۆماری کورد لە عێراقی کورد تاریخا عێراقیدا بتنێ سەرۆک ئەوین کەسێن بنە سەرۆی کۆمارێن عێراقی کوردن کۆ باوەیەکە دەموکراسی ناوا پەرلەمانی دچارچووێ تەوافق هەموو پێکهاتێن عێراقیدا دەبنە سەر و کۆمار بوو نمونە پێشتر جەڵال تاڵەبانی دووەش بە سەر و کۆماری عێراقی بوو هەردووەش باشی بە کۆم دەنگای گشتی بە تەوافق عالیین سیاسی و ناوا پەرلەمانی هات هەڵبژارتن سەر و کۆمارێن بەری ویژەیەکی سەردەمی پادشایەتی و سەردەمی کۆماریە وەکو هون کێم تا زۆر هایدەری تاریخ عێراقیە هەموو ئینقلاباتە بوویە لێ کورد باوەیەکی دەموکراسی بە سەر و کۆماری عێراقی پرسا گرین لێرە ئەوە بەرزان سەر و کۆمارێکی تری کورد لە کوچکی سەلام لە بەغدا لە بەردەم قۆناغی ئێستای عێراقدا ئەمڕۆ بەشێکی فەرمی پەرلەمانی عێراق کەسایەتێکی تری کورد بۆ پۆستی سەرکۆماری عێراق هەڵیان بژارد لە ئێستادا عێراق وەکو ئێوە ئاگادارن لە ڕەوشێکی تایبەت و هەستکاردا دەرباسە بێ عێراقێک لەسەر عەردی واقع سێ پارچە عێراقێک بەشی دەستی ئەرتەشی عێراق بەشێک دەستی گروپە چەکدارەکانیش بێگومان باشووری کوردستانیش سنووری ڕاستەقینە باشووری کوردستان کە پێ ئێستا پێ ئەڵێن هەرێمی کوردستان عێراق لە دەستی هێزی پێشمەرگەی کوردستاندایە وەکو هێزێکی نیزامی منەظەمی خەڵکی کوردستان لە ئێستادا کوردستان لە سێ قۆناغدایە بێجگەلەوە بێگومان وەکو ئێوە بینن ڕەوشی سیاسی عێراق ڕەوشی ئەمنی عێراق ڕەوشی ئابووری عێراق حتا ڕەوشی یەک پارچەی عێراقیش لە بەردەم پرسیارێکی جدی مەترسیدایە سەر و کۆماری ئێستا کە بە پێی تەوافقی لایەنە سیاسیەکان خۆ یەکێکە لە سەرکردە کوردەکان لە کوچکی سەلام بەڕای ئێوە توانێت چی بکە چی پێ ئەکرێ ئایا وەکو سەر و کۆماری پێشتر وەکو بەرپرسەکانی پێشتر لە بەغدا بەشی لەسەر ئەوە بکە کە پێکهاتەکانی عێراق لێک نزی بکاتەوە شیع و سونە لێک نزی بکاتەوە یەک پارچەی عێراق بپارێزێ پارێزەری دەستوری عێراق بێ یانیش وەکو کوردێک لەوێ کە بتوانێ مافە دەستوری و نەتەوەیەکانی خەڵکی کوردستان لەوێ بچەسپێنرێ دیفاع لە مافی خەڵکی کوردستانیش بکە کە بێگومان پێشتر لە چارچۆی چەندین تەوافقاتی لایەنە سیاسیەکان لەگەل لایەنەکانی تری عێراق بۆ پێکهێنانی حکوومەتی یەک لە دوایەکانی دوای 2023 عێراق مافە ئاساسیەکانی کورد تا ئێستا جێبەجێ نەکراون نەک جێبەجێ نەکراون زۆر جار وەکو چاودێرەکان دەڵێن مەترسی جێبەجێکردنیشیان لەسەرە من لە خزمەتی سەرنج بووچ نێوەدام سەر و کۆمارێکی تری کورد لە بەردەم قۆناغی ئێستا عێراقدا چی پێکرێ پێویستە چی بکە وەکو ئێوەی خەڵکی کوردستان کە بێگومان کەسێکە بە دەنگی ئێوەی خەڵکی کوردستان بە ئیرادەی خەڵکی کوردستان و نێنەراتی خەڵکی کوردستان و بێگومان ئیستحقاقی ئێوەی خەڵکی کوردستانە سەرنج بووچونتان بەڕێزان بەڵێ ئاراس قەسوورکەیەکم پەیوەندی کەرم کە گەلێک ساغبی تفاهم قلبای دکرم عدد بيجن لكن مالكي خينه بخينه طول بطوله عمارات كوجن صار نوفي عمار بتفاهم شو قلبای دکرم اي پاچ بيته كيرن چه بيته كيرن باشتين رايك اول كل جبغدو بينا وكيشون شريك ديني دیدنا تا یکو دراوش باشتر بید آن خرابتر بید نه دی باشتر بید چه دی باشه بید دی باشتر بید وقت وضعی امنی وقت وضعی آبوری دارایی بله علی لبالکاتی واقعی علی الو بله کارا شما سر چام فرمو بله سورچی لاکره الو کاکەکار ئەو کاتت باش هەموو کاتێکت ئەوەکەت لە یەکەم زۆر سپاس پیرۆزبایی لە فۆت ماسومی شەکەم هیوادارم لە کارەکەی سەرکەوتوو بێتن و پرۆژە و کار و پرۆژەی سەرکەوتوو بۆ گەلی کورد بکاتن و لەو 4 ساڵی ئایندەدا هیوادارم یعنی بۆ گەلی کورد کار و پرۆژە بکاتن و یەک دەنگ و یەک هەڵوێزن هەموو لایەنە کوردیەکان و بەڕاستی ئەوڕۆکە گەلی کورد سەلماندی کە هەمومان یەک دەنگ و یەک هەڵین و لە دژی بەغدا و بۆ ئەوە یعنی کار و پرۆژە بۆ هەرێمی کوردستان بکەین و هیواداریشم کار بۆ ئەوە بکاتن و سەر بەخۆی کوردستان ڕابگەینین و بەس کاکەکە ڕەگەر بچە کاتم بۆ زیادگەی
کێشێکم هەیە دەمەوێت لە ڕێگەی NRTەوە چارەسەر بکرێت. بەڵێ کێشەکە چییە؟ بەڵێ کێشەکەم ئەوەیە ئەوە ماوەی 10 مانگە ئێمە دامەزراوین لە هێزەکانی هەفتە ینی سەربەیەکەتی نیشتیمانی کوردستان لە ئاکرێەوە موچەمان وەرنەگرتووە یعنی ناومان هاتووتەوە بە عەسکەری دەنگمان داوە لە بەحشقا تاکو ئێستا موچەمان وەرنەگرتووە. داواکارم لە وەزیری دارایی و وەزیری پێشمەرگەی گۆڕان هیوادارم داواکارم کێشەکمان بۆ بکەن و موچەمان بدەنێ و ماوەی 10 مانگەمە موچەمان وەرنەگرتووە. گۆڕان هەر بەلێنی دەدا بینە حکومەت ئاوا دەکەن و ئاوا دەکەن و هیچیان نەکردووە. هیوادارم لە کێشەکەمان بپرسنەوە تقریبا 900 نەفەر خەرکی ئاکرێنە و هیوادارم NRT سەردانی وەزارەتی پێشمەرگە بکاتن و لێ بکۆلیتەوە کێشەکە. بەڵێ کاک سورچی سەرنجی تو گەیشت یادگار لە حاجیاوە کاک یادگار فەرموو. ئەو کاتان باش بەڕێزی بەڕاستی کاتێکی زۆر ناخۆش بوو بۆ کورد کە کەسێکی وەک دکتۆر بەرهەم نەکرا بە سەرک کۆمار ئێمە شەومان دەزانی هۆیەکەی چ بوو. پێت وایە ئیشکالاتی کورتەوە کێ بێ سەر و کومار کێ نەبێ بە سەر و کومار یان ئیشکالیاتی کورتەوە بەرنامە و استراتیجێکی هاوبەشی نەتەوەییان نییە؟ بەڕاستی ئیشکالاتەکە چۆن هەموو کەس دەزانێت پۆست سەر کۆمار کارەکەی چی دەبێت بەڵام ئەوەی گرنگ بوو مانزرال بوو کردی لە سەر کۆماری بۆیە لەو بڕواە داین هەموو کەس زانێ کە دکتۆر بەرهەم شیاوتر بوو باشتر دەبوو لە سەر کۆماری لە بەغدایە. بۆیە پێم خۆشە ئەوەندە کاتمەوەندە شارەی ڕەنسەنگەتان بخمەوە کاتە ڕانچ وەڵی ئێمە زۆر حەزمان لەبەرەوە بەرنامەی تەرفێنیە ببورە کاک یادگار سپاس بۆ سەرنجی تو ئەمە بەرنامەیەکی تەرفێنیە بەرنامەیەکی جددی خەڵکی کوردستانە ئەم بەرنامەیە بە کۆمنت بە سەرنج تا خەڵکی کوردستان پەیوەندیەکە و سەرنجی خوانی شەمدا تکایە ئەمە بەرنامەی شعرنیە لەگەڵداوی لێبوردمان بوو بەڕێستان سیامە لە چوومانەوە چۆنی باشی کاکە کار سەر چاوم فەرموو دەستۆشی بەرنامەکەت لێکەم پیرۆزبایی لە گەلی کوردەکەم بە بۆنەی بوونی سەر کۆمار کە کوڕە کوردێک بکە سەر کۆماری عێراق بەڕاستی بوونی سەر کۆمار ئەبێ هەموو حیزبەکان بزانن ئایا چۆن بوویتێ ئەوە بە شان و باڵی کەسێک و حیزبێک نەبوویتێ بە شان و باڵی هەموو حیزبە کوردستانیەکان لەسەر سێ تای سەرەکی یعنی کورد توانێتی سەر کۆماری وەرگری یەکەم بەڕاستی خاوەن هێزێکی زۆر بەتوانە خاوەن ئابوووریەکی بەهێزە و خاوەن بەڕاستی خاوەن یەکدیگرنێکی زۆر لێک نزیکە وەکو عێراقیەکان نییە بەڵکو بەڕاستی توانیتیان لەو سەردەمەی توانی هەموو حیزبەکان لەو سەردەمەی یەک بگرن ئەوەش بوویتە هەوێنێکی بۆ سەر کۆماری خەراق داوا لە هەموو گەلی کوردەکەم هەموویان یەک بگرن هەموویان یەکدیان خۆش بێ بۆی ئەوەی بەدەستمان هاتیە زیاتر بیپارێزین ئەوەی بەدەستشمان نهاتووە هەوڵی بدەین بەدەستی بینین. بۆلە بەرەزان تکایەتەوە ئێمە بە شێوەیەکی دیکەی لێ تێبگەین لە عێراقا پۆستی سەر و کومار پۆستێکە بوو نەتەوەی کورد بۆ پێکهاتەی کورد وەکو دووەم پێکهاتە لە دوای پێکهاتەی عەرەب وەکو ڕێژەی نفوس لە عێراقا بێگومان پێشتریش بوو کورد بە ئێستاش بۆ کورد بووە پێتانەیە ئەم پۆستە چۆن بەکاربێنرێ لە پێ ناوچی بەکاربێنرێ سەر و کومار کە کوردە لەسەر حیسابی کورد لەسەر دەنگی کورد لەسەر تەوافقاتی کورد لەوێ سەر و کومارە پێویستە چی بکرێت لە هەمان کاتدا لەوێ پێویستە ئەم پۆستە چۆن بەکاربێنرێ تەجروبەکانی ڕابردوو چیمان پێڵێ سەر و کومار هی ڕابردوو چیمان پێڵێ کە پێویستە چون بەکاربێنێ لە هەمان کاتدا تاچان گرنگە کوردیش لەمە دوا لە عێراقا خەوان ستراتیج بەرنامە ئەجندایەکی هاوبەشی کوردستانی بێ لایەنە سیاسەکانی کوردستان لەوێ بەرنامەی خۆیان هەبێ لەسەر پرسە نەتەوەی نیشتیمانیەکان نەک بوو بەرپرسێکی بەسیط بوو مدیر عامی بوهار ناوێک بێ لە ناو حیزبەکانە چەندین مانگ پێ بچێت تا دەستنیشان بکرێ تاچان گرنگە لەوێ دەبەر ئەوە لەوێ تاچان گرنگە کورداتی بکرێ یان حزباتی بگرێ یان ململانێ شخصی و نەزانم چی بکرێت من سەرنجی هیوادارم سەرنجی لە سەرەوە ڕاستە بێ بڵێ مەریوان لە کەرکووکەوە باش سەر چاوم برای بەڕێزم دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم من بە دوو خاڵ بەشداریەکەم لەگەڵیوە یەکەم جار پیرۆزبایە ئێمە وەکو کورد پیرۆزبای بکەین بەڵام بەداخ و پەژارێژی زۆرەکە بینیمان ئەم هەموو چێبرکێ لەسەر ئەم سەر کۆمارە بڕوا بکە ئەوەی ناویست وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدێکم تەقدیمە کرد زۆر احتیاطی بوو خەڵک ڕێزی لێگرت بەڵام ئێستا ئێمە سەیری ئەواکەین ئێمە لەناو خۆمانە یەک نین ئەبێ نەیارەکانمان لە بەغا چیمان پێ بڵێن
ئەوان ئەڵێن ئەوان نەخوایان لە ناوی یەکا یەک نین هەرچێکە سەر کۆمارێن ئێمە سەر و کۆمارێک بمانەوێت ئیشوان بۆ بکات سەر کۆمارێکمان نایە کورسیمان لێ داگیر بکات بەڕاستی خاڵی دووەم ئەتەنە پەیوەندی بە بەرنامەکەشونێ ئێمە پۆلیسی بەرگری و فریاکەوتنی لە کەرکوب داوامەکەین 2 ڕۆژە بە ئێماڵێن معاش دێ ئمڕۆ پێمانێنێتەوە معاش نییە تەواو هەتا دوای دەژن ئەنی ئێمە چی جوابی ماڵ مناڵەکانمان بدەینەوە بەڵێ نازام یعنی ئێمە ڕوو لە چوو بکەین ئەی هاوار ڕوو لە هەر چوەکەین ئەڵە ڕێسە کوردستان تیڤی لە ژێرە نووسێتی موچەی مانگە هەموویە دەین هەتا پێ دەژن فەرم بە ئێمەیان و تۆ دوای دەژن ئەنی ئێمە لە بەرەکاری جەنگان چی بە ماڵ مناڵ بڵێن دەی بڵێن ئێمە وا بخۆمان پاڵمانداوەتەوە معاش نییە لەولاوە هیوادارم دەنگمان بگەینە جێگایەک بۆی پێشی دەژن موچەکەمان بۆ سەر بکەین زۆر سوپاسانەکەین دەستان خۆش بێ بەڵێ شکار لە سوورانەوە سەردەش دووەکت گەرمەیە کەرەمکە دەمێتە باش باشتر باشی گەلێک سوپاس خودێ دڵخۆش بن کەسانێکی کورد بۆ جارە دێم دوو کوڕی جێ بیتە کورد بەس کەتوی وەسعی هۆی ئاڵۆزدای نەخۆش دەربارەکە گراندا کانێ ماترسیستە گرایسیدە هەبیت ئەم نەدەشێت بۆ بەندا جێبەجێکت ئەرکیا و پێڕاست بیت و یا دەژێت هەکە دستور عراقی جێبەجێ بیت هەمی نەتەوێت عراق دیگە هەناویدی خۆ مشکلە کاڵدی چاوەشێت وی دستوری جێبەجێ کرد یا سێژی باش بۆ هەمی کورتە کەلویز بوون و ئەم ناشین جیا بۆ نەخۆش عراقی جداکەینەوە بەریارەکۆنە جێ خۆدای ئەم ناشین چیکی داهی باژیا حکمەتە خۆ جدا کرد نەشت خۆ ڕاگیریتن ئەم جوابینە نابینین ناخرم نابینی جوابینە چونکی ما وەک شعب تێرە خۆڕۆژێکی مەڵ ئەرزاق نینە وەک حکمەتە هەرێم بیژیت نینە هەیڤێکی بدەتە ما حکمەتە لە چاوە خۆ ڕاگیری دەمێتە منی باش بەڵێ مۆڵێ بەرزان شێرزاد لەو لێرەوە لە ڤیدیۆ سکایپ فەرموو کاک شێرزاد بەڵێ فەرموو قسە بکە فەرموو باشی بەڕێزەکەم حالت چۆنە سەر چاوم فەرموو قسە بکە کاک شێرزاد بەڵێ بەداخەوە دیارەوە بەڕێزە جێ لە ئێمە نییە خەدیجە لە سلێمانیەوە سەر چاوم بەڵێ کاکە پرسیارێ لە حیزبە کوردستانیەکانی خۆمانەکەم بەڵێ بەڵێ ئەو کادیریانە یەکێتی هەمیان پێشکەوتون و سەرکەوتون و هەمیان لێ هاتوون بەڵام چەند ڕۆژێ بوو سازشیان لەسەرەوەکە کە دکتۆر بەرهەم هەڵبژێرن بەڵام لەبەر ئەوەی کە پشێو نەکەوێتە ناو یەکێتی بە چ هۆکارێ تەنانەت دەنگی ئەو لایەنەی بەدەست نەهێنا کە سازشیەکرد لەسەر دکتۆر بەرهەم بە چ هۆکارێ بوو پێشتر هەمیان داوایان نەکرد دکتۆر بەرهەم بۆ سەرۆک کۆمار هەڵبژێرن بەڵام لە دەنگدانا بە چ هۆکارێ دەنگی پێویستی نێنا حتەنانە دەنگی ئەو لایەنەی نێنا کە خۆی داوای ئەکرد کە دکتۆر بەرهەم ببێ بە سەرۆک کۆمار بەس تەنیا لەبەر ئەوەنەی کە کێشەکەوێتە ناویەکێتی ئەوە هۆکارەکەیان بوو ئەوەدا ئەویان مەبەست بوو هیوادارم ئینشەڵا کادیرەکانی یەکێتی هەمیان سەرکەوتون و ئینشەڵا ئەوێ جێگەیمان جەلا لەگرێتەوە سەرکەوتووە بێ و هیوادارم کوردستانەکەشمان بە یەکجاری ئازاد ببێ و ناوچە دابڕەکانیش گەڕێتەوە سەر کوردستان هیوای سەرکەوتنیش بۆ ئێوە بەڵێ سەردارمان لەگەلە فەرموو ئەم کاتت باش سەر چاو وڵا پێشکی پیرۆزبایی لە سەرجەم گەلی کوردەکەم کە بۆ جاریزم سەر و کۆمەڵ میسنی با بڵێن بۆ هەر کوردە ئەتیادیەوە شتێکی خۆشحاڵێ بۆ هەموو گەلی کورد بەڕاستی بەنزەر نوانی کە هەندێک برادێک پێشتر یانی با بڵێن ناوی کەسێکی ئابایەکەوەی کێشای سەبای بەڕاستیمە گرنگەوەیکە کوردە هەر کەسێکی کورد بێت لە هەر لایەنێک بێت گرنگەوەی کوردێ ئەوان ئەساسە بەڕاستی و بەنسبەت کاری ئەوە بەڕاستی یعنی ئەوەی کەیشی لەسەرەکاتەوە مادەی سەڵچر کە با بڵێن ئێستا هەمووی لەژێر دەستی خۆمانە یەکەمینشتیانەوە بێ کێگلای کرابێتەوە و پاشان چەند هەوڵێکی تر هەیە کە لە پێشتر هەوڵان بۆ داوا نەکراوە من تەمەناکەموان هەمووی بێن نەدیبی دەیشتر و سوپاسانەکەم بەڵێ ڕزگار لە کێلارەوە ئەم کاتە باش بەڕێ سەر چاوم باسەکەم بەڕێی من بۆ حکوومەتی نوێی عێراق بۆ سەرۆک کۆمار من دەستخۆشی لەو کەساتم کە ڕۆیشتەوە هیوادارم بتوانێت کارێک بک بۆ ملەتی کورد وەکو
جەنابی کە ئێستا نوێنەری کوردە کاک فواد ماسوومە کە ڕۆشتوتە هیوادارم بتوانێت کارێک بکاتەوە و کورد بناسیێنێن بە هەموو جیهان ئەمە دومیش بەڕێی من دکتۆر بەرهەم پێم وا بوو باشتر بوو لەوەی کە دکتۆر فواد ماسووم ڕۆشتەوە بەڵام ئەمە کاتەمووی هەردووکیا کوردم بەڵام ئەو شیاوتوڵێک مەسەلێکی کوردی هەڵێ کەسی شیاو بۆ شوێنی شیاو بەڕاستی یعنی دکتۆر بەرهەم کەسێکی زیرەک هەمومان دەزانین شتی شاراوەی نییە شتێکی نییە کە ئینسان بتوانێت لەسەری بکتێ ئەوش یعنی بگرە ئەو بتواناتر و بەهێزتر و گەشتر و شادەدارتر و زیرەکتر و قسەزانترە لەگەڵ ڕێزما بۆ دکتۆر فواد ماسووم ئەو وایە ئێستا تەقاوز کرا لە ماڵەوە دامشتایە من ئەڵێم یەکێتی نیشتمانی کوردستان ناوزار لە کێرکووکەوە ناوزار لە کێرکووکەوە فەرموو ئەو کاتت باش کاکە سەر چاو کاکە مهم نییە پیرۆزبایی لەکەین ئەچی کەسێ ببێ بە ڕێیستی کۆماری عێراق ئەو ناتوانێت وەکو کوربان بڵێن ئیشکا ئەو با حکومەتە کوردستانەکە خۆمان ڕێز حکومەتەکە خۆمان وەکو کوردستان لە کوردستانە ئەو با وەکو عێراقی ئیشکا پرۆژەی وابێ خزمەت بە هەموو عێراقیە بگەێنە نامانێ وەکو کوردبان وەکو کورد خەڵکی شتاکە فەر وزاری خارجی توانێتی خزمەت بە یەک عێراقی بگەێنێ لەخێر بنە ماڵەکە و حەسەتەکە خۆیان زیاتر با سەرۆکۆمار فواد ماسووم پرۆژەیەکە پرۆژەی با 5 دلار تەرخانکەن بۆ شعبی عێراقی لەگەڵ پیتاقی تێبینیای بیدەن ئەو ملەتە لەسەر حسابی ئەو ملەتە یەک نەکەن ئەمە بۆ ئێمە ئەو بۆ ئێوە ئەو بۆ ئێمە ئەوە بۆ ئێوە لەسەر خوێنی ئەو خەڵکی عێراق لەسەر داهاتی عێراق واز لەو تەوافقە بێن لەو شەراکەتە وەتەنیە بێن ئەو شەراکە وەتەنیە یعنی ئەلپاکردنی ملەت شعبی عێراق بەعامەتەن با ئەو بتوانێت پرۆژەیەک پێشکەش هەموو شعبی عێراق ئیسفادە بکات برا نامانێت قەت وەکو کوردستان با ڕێز حکومەتەکەی کوردستان بتوانێت وەکو کوردستان نەکە ئەوەی بەغدا ئەوەی بەغار ڕئیسە وەکو هەموو ڕئیسی هەموو عێراقا نزار لە شاربەجێ لە ڕێدیو فیسکاپەوە فەرموو کای نزار ئەم کاتت باش هەموو کاتێک ئەم کاتت باش سەر چاوم ئەلو باڵێ بەڵێ جێم لێتە فەرموو ئەم کاتت باش کاکە هەموو کاتێکی باش فەرموو لە خزمەتدا ئەم کاتت باش دەنگی ئەوە نایەت دەنگی تو زۆر باش جێ ڕەنگی توش باشە بینی قوربان دەنگی ئەوە نایەت باڵێ دیارە خەلەل هەیە لە لای کاکێ ئەمەوێگە تەلەڤیزیۆنەکە کەس نەکەم نابێت ئیتر قسە بکە یەکسەر قسە بکە کاکێ یەکسەر قسە بکە تەلەڤیزیۆنەکە کەسکە بۆ دەنگتان نایەت بەڵێ من دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامەیە بەڕێی من بوونی دکتۆر بەرەم شتێکی باش بوو ئەگەر لەوێ بەڵێ دیارەوە بەڕێزە خەلەلەوە کۆیە بینیتان بەڕێزان جەوهەر لە سلێمانی فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێککە سەر کۆماری ئیستاوە پیرۆزبایی لەکەین بەس پێم وانێ سەر کۆمار هیچ کورتی ڕۆڵێکی ببێ لە دانانیا ئەوە لە پشتی کوردوە دانراوە ئەو ئینکاری لەو مەسەلەیە ناکات بەڵام بەپێی هەڵبژارتنی ئەندام پەرلەمانەکانی کورد لە بەغا دوێنێ شەو ئیتیفاقیان لەسەر کرد پەرلەمانەکان نوێنەری خەڵقن بەڵام من خۆم وعدم جارێکی تر پەنجە نەکەم بە مەرەکەپا بۆ ئەندام پەرلەمانەیە کاتنە بەغا ئەوەندام پەرلەمانە ڕاستیان لەگە خەڵق نەکرد ئەوانەش ڕاستیان دەکرد بەڵام من یەک تێبینیم لەسەر هینەیە کاکە لەسەر کارەگایەتیم بێ لەسەر پرۆژە یاسای بودجەی حیزبەکان بەڕاستی لە وڵاتی ئێمە حیزب بیناکەی هی خەڵقە عەرزەکەی هی خەڵقە مەعاش وەرەگرن لەسەر و هەتا خوارەوە لە حکومەت یعنی ئەبێ ئەنجا کورسی پەرلەمانیان بۆ دوولا کردوونە وەکو حەبلی جۆلانەی مناڵ دوولیان کردوێتەوە یعنی کورسێکی پەرلەمان 6 ملیۆن دینار خوا چه هەڵەگرێ لەسەر نفسی قسەی سەرۆکی حکومەتی هەرێم ئەڵێ پەشەلترین و بەڵێ سەید لە کێرکووکەوە کاک سەید فەرموو ئەم کاتت باش بەڕێز سەر چاوم ڕەمەزانتان پیرۆز بێ بەڵێ فەرموو ڕەمەزانی هەموو خەڵکی کوردستان پیرۆز بێ بەنسبەی تەوەری ئەمڕۆ دەستخۆشی و بەرنامەیە دێکەم تەوەری ئەمڕۆ بۆ کورد گرنگە گەلێک گرنگە بەس بۆ کورد بەڵام وەک تاکە شەخص چووە سەر مێن باوەڕ ناکەم لە دوای مامزرالێکەکە بێت بتوانێت ئەو شوێنە بەڕێوە بەرێ وەک بۆسوونی خۆم ڕای خۆم بەڵام ئەو لەوێ نەیتوان هیچ شتێ بۆ ئێمە بکات ئێستا فواد ماسووم باوەڕ لەو قەناعەتی منە هیچی پێ ناکرێت یعنی لەو شوێنەیە یەکێک لە نمونەکان ئەوەیە تا ئێستا من و خەڵکی شاری کەرکووک
کە خەقی دەوروپشتی کەرکک لێدا و کاتی دەنگدان کرای ڕۆژ خۆیان خەندەق لێدا ئێستا باس ئەوەکە بۆ باسیەوە ناگە لە کەرکک کە بانزین نییە ئەو خەڵکێ ناتوانێت شکاری خۆی جێبەجێ بکات بۆ باس ئەو شتانە ناکرێت باس ڕێی جمهور ئەکرێت ئەو ڕێی جمهور بۆ این کورد بێتە این کورد من لەناو شارە ناتوانم بە سەراحەتی خۆم بسپێمەوە با این کوردی هەر این کوردە چی سپارەی لێکەم وەلە بەرزان تەوەرەمەیەکوین بینن تایبەتە سەر کومارێکی کورد لە عێراقی سەر کومارێکی دنجێ کورد بۆ عێراقی گەلو مشکلە چیە ئیشکالیەتەوە کە کیش ناو و کیش ناو و نیشان و کیش دەموچا بیتە سەر کومارە عێراقی کول سەر حسێبا کوردان و دەنگێن کوردانەوە کۆ ئیستیقاقی کوردان بە یانجی کێشە ئەوە کو ئەف سەر و کومارە چاوەکار دکێ ئەدا ئاکارێوی دلسوزیاوی تێگەشتنەوەی چاوەیە vê girîngtir mesela Kurdan e, yek gotariya Kurdan, aya Kurt li Bagda haya niha karîne. Ecendayeke ew be stratejeke ew beşî siyasetkirinê taamülkirinê li gel Bagda darêjin ku hemû pabendî vê bin ev stratejî hêlasor bu her nûnerekê Kurdan li parlemanî li serokatiyê li wezaretên Iraqê danî ki her kesekê li armancên niştimanî û neteweyî lada û ser esasê xwe qebekirinê û berjewandiya xwe hewl da pêwîst e icraat gel bênekirin. آیا العراقی مشکلات کردن اوه کی بیت سر کمار یعنی مشکلات کردن و ماستر اوه کو کردن هیا نه نکاریه برنامه که هف بشین اجتماعی اجنده و استراتژی که هف بشین اجتماعی لبغداد بیت کو همو لاین کردن بوزیر مدیر عام هر کسی که نونر کردن بیل بغداد ده چارچوبه و چتر کار بکه یعنی هر یک تلفن چاوره آن اسکایپ هر چیزی که دی آلیته که دی که مکتب سیاسی و برجواندی حزبتان ده چوی عزیزتی دنگی بو کبدن چپکن چنکن برزن روش مشكلة كردال بغداد چیه؟ بله كاي كريم فرمو باشا تو بو بكونسل علي ورينا اقلم شي رقيق الا منها ببورا برزم اما رقم على هیچ کەسێک نییە یەک کەسێ لەوانە توی هەموو بینەریش ئاگادارن زۆربەی ڕۆژەکان پەیوەندیەکی سەرنجی خۆت نیشانە دەی زۆر جار خەپسەیە زەخت لەسەر کۆنتڕۆڵ هەیە بۆیە خەڵکانی تر پەیوەندی بکەن بە تێلەفۆناتی جیاواز تێلەفۆنەکەی ئێستاش لێرە من تۆمەت بەهرەکەی بەڕێزان ئێوە ئاگاتان لێ بکە بە کۆنتڕۆڵ بڵێم تەبان لێرە هەر قسەی بکەم ئێوە جێتان لێ بێ هەر حرەکێکیش بکەم قسێکم کردووە بە کۆنتڕۆڵ متەوەەر نەگیرن ئان شتێک بێ بەڕێزم ئیتر ڕۆژێکی خەڵکی ئیستی بەڵێ طبعا ئەو معلوماتتان سەر تیپیش بوو بەڵێ نەهەلا لە سلێمانی فەرموو الو چۆنی کاکە سەر چاوم بێ زەحمەت سەرۆکۆمار مامۆرتی و نازانم سەرۆک کوردستان مامۆرتی و ئێمە پیاومان پێشمەرگە باو پێشمەرگە برا پێشمەرگە مامە پێشمەرگە هەیە نییە هەمووی ژنەکانە لە ماڵەوە بەجێ هێشتووە نان نییە بخورێ ئاو نییە بخورێ هەموو ڕۆژان کرێ خانوەدا لە دەرگان حەفشەر مەسیب وردە دێرەوە بەڵێ كريخانة الله بابجان 275 لو سر رافرين لسلماني اي عايزة الله والله شخصا بله نالا خان بس ياري دي كما خاواني كريخان وخاواني او خانوي كيوتيان بكري ازاني كسكاري ازاني خواني ام مالا بيشمرگي سلا سنگره اي شيء على اوقاتك تو عليك پیاوی ئەم ماڵە پێشمەرگەیە لە جەپە و معاشیش خۆتە زانیوازی معاشیە چی ئەڵێ و تکایەکە لەسەر خەت بێ ئەڵێ دێرکە سەد عارب مەمنونمە یوسۆ حەتاوتێن زێمە بۆ دوو ژوور ئەڵێ بکەیت خۆتە سەد عارب مەمنونمە بە 500 بەڵێ بەرەزان ئەمە مشتێکە لە خەربانێکەوەی ئەم خاتوونە ئاڵێ لەم وڵاتەیە کە ئەم ساڵامی ئەم خاتوونە پێشمەرگەوەکە خۆیاڵێ پێشمەرگە لە جەپەی ئەم وڵاتە پارێزێ ئەم خەلکە پارێزێ کابرایەک خانووی هەیە لە خانووی دەرەکە بۆی عەرەبێک هاتووە ڕای کردووە لە دەستی داش پێشتر کە ئێمە ڕامان کردووە لە 75 و لە 88 و لە 90 کە بنەوە عەرەب ڕۆشینانە چونیە چەلوچیەکان تاشان گرنگە ئەم ئیرادە لە لای خەڵک دروست بێ کەس و کاری پێشمەرگی کرێکیە کاکە یارمەتی بدە لەبەرەوە لە لای یاساکانی عەرد و ئەسمان جیرانی تو هاوسەی تو گرنگە یارمەتی بدەی نە کەسێکی بێگانە ئەگەر ئەو هەندە ئیمکانیەت هەیە یارمەتی بێگانەشدا بەڵام کەس و کاری پێشمەرگەیە زۆر جار لە وڵاتەیە زۆر جار ئەمە بێگومان لە دەرەوە بیستین خەلکێکە نەدارە خەلکێکە ظروفی تهدیدە خەلکی ئەم شارەیە ئەم وڵاتەیە ئەچن بۆ ئەوەی خانووی بکرێ بگەنە بە عەرەب دێن پارێ زیاترمان ئەدەنێ هەنی ئینسان تاچەند پێویستە پوڵەکی بێ یان پێویستە نیشتیمان پەروەر و نەتەوەی بێ پێشمەرگە نەبێ لە جەپە کاکی خاوەن خانوو تو چیەکێ لێرە ئەتوانی چون ژیانی خۆت بە تەمینی بەرەوە بی بەڵێ ڕووناک لە سلێمانی ڕووناک خان بابزانی سەرنجی تو بەڵێ ڕووناک لە سلێمانی منیش پێم خۆش بۆ دکتۆر بەرهەم بواە بەڵام وەکو هەرچەند هیچیش ناکەن بەخوا هەز بە هەر بۆ وێنەگرتن و شوێن خواردن و ئەمانێ خۆتە زانیوەتانێ
من دانەیەکم پێشمەرگەیە دانەیەکم لە توێنچیژی ئافرەتان تا ئێستا معاشیان وەرنەگرتووە ئەوان کە هیچ شتێک نەکەن لە بەغا دانیشن بەس بۆ وێنەگرتن و بەس بۆ شوێن خواردن بێ وەڵی هەر نازانم بڵێم چی نازانم دڵ بەچی خۆشەکەی لە وڵاتە بەڵێ بەس من بە بۆچوونی خۆم بریا دکتۆر بەرهەم بۆیە باشتر بوو بەڵێ ڕێزمانە بۆ سەرنجی هەمووتان بە جیاوازی بچونەوە بگومان با ڕێزان پشتی وێ نابڕێدە بەردەوام بین وەلە بەرزان جاردن سەڵاف تەبەن تەوەریەمە و کۆیوازانە لەسەر پوستی سەرکوماری عێراق کە جارێکی دیکە لە چارچەوەی پەرلەمان و لە چارچەوەی دەنگدانی هەموو لایەنەکان هەموو پێکەتەکانی عێراق بۆ کورد ماوە کە ئەمە یەکەم جارە لە وتەی دەوڵەتی عێراق لە 20ەکانی سەدەی ڕابردوو لەدای بووە دامەزراوە لە سەردەمی پاشایەتی و کۆماریشە یەکەم جارە پۆستی سەرکوماری عێراق بەبێ ئینقیلابات و بەبێ کوشتار و بەبێ ئەملاولە بە شێوەیەکی دموکراسی و لە چارچەوەی تەوافقاتی هەموو پێکەتەکانی عێراق کەسێک ببێ بە سەرۆکومار کە بێگومان هەردوو جاریش بۆ کورد بووە پێشتر بوو سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئەم جاراش بوو یەکێک لە دەستەی دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دکتور فان مەحسومە ئایا لە عێراقا ئەمە وەکو دەستەی وتێکی نەتەوەی تا چەند گرنگە و ئەگەر بەڕای ئێوە ئەمە تا چەند ئەتوانێ کێشەکانی نێوان بەغدا و هەرێم هەریش نەبێ خەفی بکرێتەوە چارەسەر بکرێت بەڵێ محموود لە بەردەڕەشەوە السلام عليكم عليكم السلام زاني هەنگا مامۆستاگە چەند کەسی بێتە سەر بتڕی جەمهوری ڕئیس وەزارە هەر مەنسەبەشی بدەنێ قەسم بە ناوێ خوای حتا هەر تا شعبی عێراقین نەفەر و پارەی بە نەفتی پارەی نەدەنێ قورآن بەعقل بەصاحب ئەمن دلم مطمئنە ئەو عێراقەت چانابی کوردستانیش لەو ئاژاوە چابێت زێتونان کوتر خوا عافیز بێ بەڵێ مامەخەمە فەرموو ئەم کاتە باش کاکەکار سەر چاو بەس کا پێم مەبڕە ئەوەی لە عێراق و کوردستانە ئەگوزەرێ پۆستەکان بە زۆری حیزبگەری و مەسەبی و بنەماڵی و کوتلەبازی و سەرمایهداری زاڵە بەسەر گیانی نەتەوەیی و دادپەروەری و دیموکراسی و یەکسانیدا بەوەدا هەرچی بنەماڵە دەستڕۆشتەکانی خێڵ و حیزب و مەسەبەکانە بە دایکە و بێچەوە بەرپرسی گەورن سەرمایهدارن بەڵام لەولاوە هەزاران خاوەن بڕوانامەی بەرز هەیە بگرە هەر داژ نامەزرێن چ جای پۆست وەرگرتن هەر بۆیە خەڵق ئەم جۆرە حکمانە بە ئاقایەتی ئەچوێنێ و ڕۆژ بە ڕۆژ هەستی نەتەوەی کزەبێ و خەڵق ناومێ دەبێ لە گۆڕانکاری ئەجینا من شانازی بە هەموو کوڕە کوردێکی نەتەوەیەوە ئەەکەم هەر پۆستێ وەرگێ بەڵام بەم ئەقڵێتەوە مێژ میوانم نییە بەخوا زۆر سپاس بڵێ کاروان لە ڕانیە فەرموو کاتۆ باش سەر چاوم سپاس ئەم ڕۆژە قسەم کرد لەسەر پێنی مەزناتانەوە کرد لەسەر تەوەرەی ئەم کاندانە بەڕای من وەکو یەکێتی کارات بوو کە دوو دوکاندیان دیاری کرد ئەنجا دکتۆر فان مەحسومیش کەسێکی زۆر لێ هاتوویە بەڵام زۆر بەداخەوە کە لە پشتەوە وەکو خەنجەرێک بەن لە بەڕێ دکتۆر بەرهەم ساڵە من پێم وایە دکتۆر بەرهەم ساڵە پێویستە ئێستا وەکو کاکنەشە لێچێتی جابێتەوە یاخود حیزبێکی گەنجان پێک بهێنێت ئێمە هەمومان لەگەڵ یاین بەڕاستی وەکو گەنجێک زۆر خۆ ینی پێخۆشحاڵم بەڕاستیگر حیزبێک دامەزێنێت نەک لە دژی یەکێت لە هیچ حیزبێکیکە نەبێت بەڵام حیزبێکی گەنجانە بێ وەکو نەشینە کاکنەشە مستەفا ئێمە زۆر پێخۆشحاڵ بەڵێ بەرزان ڕێزمان هەیە بۆ سەرنجە بچونە جیازەکانتان ئێمە بە تهدید باسی بەغدا ئەکەین مەسلەی سەرۆکومار کە ئێسیقاقی کووردە ئایا ئەمە مەسلەیەکە کێشەی ئەم مەسلەیە بەدەموچاو کێ ببێکێنە بهەیە ئان کێشەیەکە استراتیژ و سیستەمە ئان کێشەی ئەوەیە لە عێراق هەموو لە نەسیاسەکان وەکو هەموو کاتێکتر تۆمەتبارەکەن کەسیان پابەندی بەجێکردنی بەندەکانی دەستور و یاسانە بێ لە عێراقا عنی مشکلە چییە یان مشکلەی سەرەکی ئەوەیە کە کورد لێرە پشگیری نوێنەرەکانیان ناکەن ئەو نوێنەرەکانیان سەربەست ناکەن لەوەی کە لە چارچوەی ئەجندا و لە چارچوەی پاراستنی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان کار بکەن بەڕای ئێوە کێشە لە چییە شاخەوان لە کەرکووکەوە کای شاخەوان فەرموو بەڵێ بیا بەڕێزەکەم وەڵایی بەڕێی من ئەگەر ڕئیس جمهوریەکەی فواد مەعسووم وەکەوەی مامجەلال بێ هەر نەیکا باشترە لە برێوی کە مامجەلال نەیتوانی هیچ شتێک نەبۆ مادەی فەوچل و نەبۆ کەرکووک و نەبۆ هیچ جێگایەک بکە ئیترەوە هەموو ڕێی منەوەکو کەرکووشیەک و کێشەی بنزینش لە کەرکووکە هەر وەکو خۆیەتی لە سلێمانی هەر باشە دەسەکەوێت لە کەرکووک هەر بنزیخانەکان قفلیان نێداوە دایە خستووە برا بەڕێزەکەم ئەنی کەرکووی بنزینیە کەرکووکی بەحری ڕەش بنزیخانەکان هەر قفلی لێ دراوە داخرا و ئیتر نازانم محافظی کەرکووکەوە قسە خۆشی بۆ
اما وكوايا بارزان لسر بحر بي وتينو بها ودسنا كذا يعني هي واحد دارين سرنجي تجيش بي كركوك لا شو خوي شاردوتو بالي ترى كيشكي داري ما يدارين كركو بربساني كركو جيلتو من لكركوكون بنزين نبه يعني بارزان ما جيجي سرنجه بيتوانية أم لمستقبل أنا اشتكي تبيدين سوا لسر بحر الرجبي يك قطرة أو أو بنزينو نفط النبي إيمان لسورانوا إيمان لسوران فرمو هيك لا سر خد بيتكايا الو كاتب بعد سر شام فرمو من سنة تيروز زاي لقيتي كردتم بتشبوني كوا برای خم زیاتر دکتر بهم من پیوستر بو بلام گرینگ اوی که خدمت بکات و دکتر بهم بتوانات رو زیاتر و گستر بو بلام گرینگ اوی خدمت بگلی کود بکات بلام من برای خم گرینگ زیاتر مامزدار لوی مامزدار کردیتی باور لکم کس پی بکری در کردستان و العراق شا بله زیرک لسیدکان سیدکانی برا دوستیان و آنیا که زیرک ویدیو سکایپ او تو زیک بله یک زیرک تۆزێکی دیکە کامیرەکەی با تەواتی ببینی هەرچەندە ئەلۆ بەڵێ بەڵێ ئەلۆ تەواوە ئەو ها تەواوە بەڵێ ئەلۆ کاک زیرەی قسە بکە جێم لێتە ئەلۆ بەڵێ ئەمڕۆ کێشەی ڤیدیۆ سکایپانە نازانم کێشێکی چێوە چەند بەڕێز پەیوەندی کردو ناتوانن قسەی خۆیان بکەن چێ ماڵێ نییە فەرموو بەڵێ دەم باش دەستخۆشی بەرنامەکە لەکەم بەڵێ سوپاس بەڕاستی وڵی ئەم هاتنە سەر ئەمەی کاک فات مەحسووم هیچ بەڕاستی نازانم چکە بەڕاستی تەمەنێکی تاوی خۆی تێپەڕانەوە هی ئەوە نییە کە ئەو بەسڕاتە بگرێتە دەست بەڕاستی هیلاکە ئەبووە هەر نەبوو کاک بەرهەمیان دابنایە اینجا دوای ئەوەش وەرە سێ وەزعی ئەم خەڵکەکە نەمەعاش هەیە نە هیچ شتێک هەیە ئەم وڵاتە چۆن ئاوا ئەڕوا بەڕێوە وەرە سەری فەقیر و هەژارکە ئەوان هاتوون فات مەحسووم دانێن هەر کەسە یعنی کەسێک نییە پێیان بڵێ ئەمە بۆواکەن بۆوا ناکەن بە هەوەسی خۆیان شت بەڕێوە بن ئەم خەڵکە یعنی خۆزگە پەنجەکانمان ببڕاتەوە دەنگمان نایە بۆ هیچ کەسێ لەمانە بەڵێ تارامان لەگەلە تارە لە سلێمانی بزان سەر چاوم شوێنی برا بەڕێزەکەم زۆر سپاس فەرموو بەناوی خۆم و بەناوی بنەماڵی خۆمەوە پیرۆزبایی لە کوردی بەڕێزەکەم بۆ ئەم سەرکردانە کە ئاوا بە شێوەیەکی سەربەرزانە ئەچنە بەرەوڕووی بەغا بەڵێ بەس خۆزگە بە خۆزگاتی ئەوخوا بەناوی خۆم و هەموو سلێمانیەوە دکتۆر بەرهەم ساڵح بواە خۆشحاڵی خۆمان بۆ دەرئەبڕی دووقات هەچەند هیچ فەرقێکی نییە بەڵام دکتۆر بەرهەم ساڵح ممنونی چووکە کەسێکی دیبلۆماسی و ژیرتر و زیرەک بەڵام دکتۆر فات مەحسوومیش سەرروکی یەکەم حکوومەتی یاریمی کوردستان بووە لە 92 یەکەم کابینە دواتر ئەویش یەکێکە لە دەمەزرێنەکاری نەیەکێتی و تقریبا 8 ساڵ سەرروکی لیسا و پەیمانی کوردستان بووە پێتوانیە تەجروبەی ئەویش بەست نەکرد بە جدیش بکرێ بۆی ئینشاڵڵا ئێمەش بەناوی هەموو کوردەوە داواکەین بەڕێز فواد مەحسووم کەسێکی لاتر زیرەک بێ بۆ هەر چاپارچەی بڵێن هەنێک کوردستان هەموو پارێزگای سلێمانی و دووەک و هەولێر و کەرکووکیش پێوەی وەلە بەرزان کێشێکی تر لە عێراق لە بەرنامەکەشتان لێکە هیوادارم سەرکەوتوو بن زۆر سپاس زۆر بەرهەم ساڵە بێ بەناوی هەموو سلێمانیەم بەڵێ ترارێک تعبیر لە ڕێخۆیە کە سلێمانی لە ملیۆن کەسی زیاتر هەر کەسی ڕێخۆی هەیە بەڕێزم بەرحال بەرزان مشکلەی کورتەوەیە لە عێراق بەرپرسەکانی کەسی زانا و لێ هاتوو تێگەیشت و دیبلۆماسی و سیاسی و تا دوای ئەو نین هیان وەکو پێشتروتم مشکلەی تر هەیە ئەن مشکلە لایەنەکانی تر عێراق بە سونە و شیعەوە بە عەرەبەکانی سنە و شیعە بێگومان ئەوانیش ئیتر کێشەی لەگەڵ دستور و سیراعی قۆلی طایفی و مەذهبی و حەمید لە هەولێرە وەگای حەمید تو چێڵی کار باشی دهۆکەی کەرەمکە تو چت بێژی تو چت بێژی با مادێ چ بێژم ئیشەڵا خێر تێدا بێت ئیشەڵا خێر وەختی من بێژیت ئیشەڵا خێر تێدا بێت ئانی مرۆڤ گەلێکی گەشبی نییە مانە ئیشەڵا بێ خێر تێدا بێت بۆ کووردا خێراکە و دوت بێ خێر تێدا بێتە کو تووەکو هاوڵاتیای والله ما دوحایەکە هەیبێ ڕەمەزانی ئیشەڵا دە خێر تێدا بنن هەمی گەڤە کورداعاتکەن بەڵام ڕەوشە کووردا هەندێک جارە گەلەی خراپ دەبێ دوت بێ دیعایەت مەبێ نەقڵێ بەڵێ سەری بگەن ئەگەر ئێک دەست بن و ئێک دوعا بن ئیشەڵا دێ قەبیل بدەن ئەنی مشکلە ما ئەمە ئێک دەست نییە بە هەندەیە دیت نادا والله چ بێژم ئێک دەست نینە شارداف ئێک دەستەوە دیدی نینە وشەت دلەوە نییە آره بخۆدێ تاک هەکار بەلێ نسبت مەزیە بچەکە سەر پێشمەرگەی بۆ خدەم کەرەمکە باوە باکای حەمید بافیت کەرەمکە والله ئەم نکەر ڕەبیعە ڕەبیعە
بله خود واضحی ما بجن که نخوشه گرمه و اداره جی باش نینه چه ایداره باشنه با آوین آیت آواسار خاره انتشت خودش نسبت خار نیفه بچه که نباش نینه چه نسریان یا پارن یا نما اداره خویه که یا خمساره نه اما ضعیفه اگه ها بجین یا ضعیفه اداره کی ره بالضبط بشکم نکه گهداری بکن والله اداره ربیع ما پیشمرگه ربیع بچه که نسبت خار نیفه اره قال حميتي بيدار سنة جدجش بيدارة محور ربيعة وبورا وشوا وكو بيويستي خدمة جزارية بيس ونينا بالي شي مالا جلا هارش لا كم مالا بالي فرمو الو بالي ام كاتو باش سر تشاوم والله لباري وموضوعي كاكبرم وبراسي وغدري قورب ولو بياو كده بالي چون قادر بولا برا پێتوایە مە قادر بۆ قادر لە چێوە بوو بە تاچید وایە چونکە ئەو پیاوە کرا بە قوربانی پیاوانە و پیاوانەی بناو بنە ماڵە بەڵام ئەخیران لە فلتەری پەرلەمانتارە کوردەکان لە بەغا دەرباز بوو بەڵام جا ئەوە خۆ نابێ بەینەوە بە دەنگانێکی نهێنی کرا ئەگەر باشکرا بۆ شتێکی باش بوو بەڵام مادەم بە نهێنی بوو ئەوە دیارە پێشتر هەمووی فڕوفێڵ و شتانەی تیا بوو بە تەنزیم کرا بوون پێشتر بۆیە ئەو شێوەی بەسەراوە ئەگەر ڕاستە خۆ بکرایە ناگەشت بۆ ولا برزان دیارە بەشێک لە خەڵک تەقی ملاحظیان لەسەر کاندیدەکان کە بێگومان کورد و کاندیدە بوو بۆ سەرۆکاتی کوماری عێراق ملاحظیان لەسەرەوەیە بەڵێ کاکەوی فەرموو هیوای سەرکەوتن بۆ هەموو کەسی بەڵێ فەرموو کاکەوی بەڵێ ولی تەماشاوانی نیشادنادا عێراق دە ڕەوشێکە تایبەتدا دەرباز دەبێ عێراق سێ پارچەیە لەسەر ئەردێ دەستی داعش وێ دەستی ئارتشە عێراقی وێ ئێکا دژی بێگومان دەستی کوردان وەکو ئاخا کوردان دە دەستی کورداندایە کو پێشتر درێژاهیا چەندین دەهان ئەف ئاخە بزۆری ژعاریە بێگومان خەڵکانی ترڤە و ئارتشە عێراقی تەتە داگیرکردن کو بێگومان خاکە کوردانە بە هەموو پێوەڕان بە دنادا ڕەوشە عێراقی ڕەوشێکی تەڤیەوە کێشێ نەبەینە بەغدا و لێرێ چارەسەر نەکریمانە هەمان دەمدا لێ عێراقی هەیەنها ئەڤە سەرۆکومەراتە هەڵبژارتن هەیە ئاسای سەرۆکاتیە پەرلەمانیژی گەل و سەرۆکاتیە جواتە وەزیرە عێراقی مالێکی جاردن دەبیتە سەرۆکی وەزیرەکەی وەکو سەرۆکی مەسترین لیستە پەرلەمانی کە لیستە دەوڵەتە یاسایە کەوێژی بێگوان احتیجاجەیە و ڕەخنا کوردان هەیە و ڕەخنا ئەلیەندنجی حتە دناوەشیعاندا هەیە گەل و دێ ئەو چاوێتە هێتە هەڵبژارتن تعقیداتت هەمبەر پێکینانە هيئة حكومات هيئة رئاسية حكومات العراق بديتنوا دي شاب ناوجي دي زيدار باز بانا وجي دي قال بي في كيشا بله كاي كيوب هادو تزرغت مرحبا بلا سر شافا كاي كيوب بلاقي اوا بالنسبه للموضوع ايوه خوض دكتور بهرام بود چونكو جاحله فرقيتيتن يكي وكي مالكي هل سريع كما تو دقي ضد دكتور بهرام بود چيك وكابراكي كرد وكردپروره کابراکی تگشت شتن چاره سرا کشه کردت کتن بغداد بس مع الاسف که اودرنا چون ویگوجی پیا خود انشالله اوی ماهیجی بومتش تکی هبی کتن ولو عرب چه احتراف ناکتن چون که دکتر روش خود سه تلفزیون دوت همه سیشم یا مدگوتا مالکی چاره سرا موضوع کرده که چاره سر بوند کرد اجا یادی کنیجی پیا خود انشالله خود بین تسخیره که انشالله نواكي وقتو تشبه بيتنكو خير كده ويبو كرده فعلا كورجي عبدت خدينا وملتك متصامحة وكاس إبادة نكرية وكاس قتل عام نكرية اللي بو كورجي هكو نتوين دن ببغت وري ناشد همو قواجي دعاتك والله محمد الهوليرة وكاي محمد كارم خاتو باش سر تشاوم دەستخۆشی بەرنامەکە لێکم بەڕاستی بەرنمەیەکی زۆر سپاس بۆ بەرنمەیە تەڕەکەش زۆر گرنگە بەڕاستی لەسەر پۆستی سەرۆکۆمار پێم وایە من فواد معسووم کەسێکی شارەزا و لێ هاتووە و کەسێکی بەتوانایە و چەند ساڵە شارەزایی هەیە لەو بووە لە سیاسەتا زۆر بەجددی ئیشی کردو و زۆر بەتوانایە بەڵام بۆ پۆستی سەرۆکۆمار ئێستا دۆخی ئێستای عێراق بەڕای من دکتۆر بەهرام زۆر شایستەی ئەو پۆستە بوو لەبەرەوەی کەسێکە لە بواری لا يعني كسيكي ناسرا ودولين سياسة مداركي بتوانا خلقي ناسي شارزاي زياتر زماني زياتر زانه كم او زياتر مستحق بو
من پێم سەیرە ینی یەکێتی ناهێڵێ و گەنجانە بێنە پێشەوە بەڕاستی گەنجی بەتوانای تایەکەت ینی گوناحە بەڕاستی یەکێکی وەکو دکتۆر بەرهەم نەهێڵدرێ ئەوە بێتە پێشەوە چەندین جارە ینی من پێم وایە غەدری لێکرێت من کۆتایی قسەکانم بۆ کۆتایی پێدێنە ڕێبوارکەری مەلی وتی ئەو ڕۆژە ئەڵێ لە فەیسبوکەکەی خۆیان نووسێتی ئەڵێ گەر ئەوها بڕوە ئەبێ پۆستی سەرۆک کۆمار بەڵێ دڵی لە شاری سلێمانی کاتە باش هەموو کاتێک زۆر خۆشحاڵ و بەرداوی لە بەرنامەکەتانان کرد بەڵێ فەرموو دەستخۆشیتان لێکەم بۆ ڕێزی بۆ کارمەدانی NRT ڕێی خۆم سەبارەت بە سەرۆک کۆمار من پێم باش بۆ کابرای هەڵ نەبژێنە بەرە ئەو شتەمە ماڵیوەشتا 76 ساڵ عمرێتی ئەمانە هەروکو کۆم بیرەکەنەوانێ عنی باقیچێکە پێشمەرگایەتی نەبێت با دکتۆر بەرهەم وایە لەبەری دکتۆر بەرهەم کابرایەکی زیرەکە و گەنجە و کابرایەکی بە شەخصێتە و ئەمە عنی بەڕاستی دکتۆر بەرهەم وایە زۆر باشتریش بوو دوای ئەوەش بەڕاستی زۆر غەڵەتیان کرد کە ئەو کابرا پیریان هەڵبژا لەبەر ئەی ژۆکم ئەمجار جەڵدەی لیاکەت سەر عەرەبان دەبێت سەرۆک کۆمار هەڵبژێتوانێ بەڵێ ڕێزمانێ بۆ هەموو کەسێک کە بێگومان ناخۆشیکە هات هەمومان کەم تا زۆر تووشی نەخۆشیە بین ئەوە شتێکێت بەدەستی خوایە مەسەلەی نەخۆشکەوتن و مەسەلەی مردن و هەموو ئینسانێکی شەمیرێ بەرحاڵ بەڕێزان ئەوەی لە سەرۆکوماری عێراق ئەیە سەرۆکوماری ئێستا عێراق کە جارێکی دیکە بە کوردراوە تاشان گرنگە ئەمە وەکو کوردێک لە پێناو بەرژەوەندی و ئارمانجە نەتەوەیەکانی خەڵکی کوردستان کار بکە لەوێ زیاتر پابندی ئەوە بێ کە فعلا نونەری کوردە بە دەنگی کورد بە ئیرادەی کورد لەسەر ئیستیحقاقێکی هەڵبژارتن و بەبێ تەوافقات بۆ کورد لەوێ سەرۆکومارە تاچان گرنگە ئەمە لە بەرچاو بێ و لە پێناو ئامانجە گشتیەکانی خەڵکی کوردستان کار بکە بەرحاڵ تەماشاوانی نێژان مشکلە کوردانەوە لە بەغدەکی بیت بابیت ئەلیف بی نظامکی بی سەرۆکوماران مشکلە کورداوە سەرۆکومار عێراق پێویستە کوردایەتی بکرێت کوردایەتێکی ڕاستەقینە سەرۆکومار پەرلەمانتار وەزیر و مدیر عام و بەرپرسێت عسکەری هەموو کوردایەتی بکەن یان بەرژەوەندیە خۆ بپارێزن چاوەڕێی ئازا مەکتەب سیاسیین حزبێت خۆ بن لەوێژی وەکو چاودێر بێژن ئەوژی چاوەڕێیە ئەجندەیە دەرڤە بن کاسە حلکێت سەرکیش ناوی بوو دانەسەر و ناوی اختیارکەن بەرحاڵە میویدارین سەرنجە خەڵکی کوردستانی باوەکی گشتی گەشت بیت حتا سبەی لێرە جارێکێتن خزمەتکردنی وار باش